ئێوە لە خێر و خێراتە ڕوویەکی زۆر گەش و جوانتان هەیە لە خزمەتکردنی نازدارانە ڕوویەکی زۆر زۆر گەش و دەستێکی زۆر زۆر باڵا و سپی جوانتان هەیە لە هەر گۆشەیەکەوە سەیری یەکگرتو و قوتابخانەی یەکگرتو و کادری یەکگرتووەکەی بەڕاستی نمونەی کەسی سەرکەوتووە بەڵام بۆ لە سیاسەتا بەم شێوەیە لە 95ەوە ئێوە لە حەوت تێنەپەڕێون لە هەرێمی کوردستان لە عێراقیش لە 4 تێنەپەڕێون شەکە ئێستا لای بەغایە پارتی پشتیوانیان لەم یاسانوەیە کرد برادرانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بەشێک لە شیعەکان هاوپەیمانیان پێکێنا و لەگەڵ بەشێک لە سوننەکان برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەکەی تر لە شیعەکان کەواتە دەنگدان عیبادەتە لەو بەشەیە ئەگەر بێت و ئەم خروقاتانە نەبێ من دڵنیاتانەکەمەوە یان هێز و داهاتیان لەبەردەسانە بێ ئەم دوولانەی دەسەڵات بەرگەی یەک هەڵبژاردن ناگرن. بەستان چییە لە ئۆپۆزیسیۆنی حەقیقی و ئایا ئۆپۆزیسیۆن هەیە ناحەقیقی بێ؟ خۆشبەختانە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەناو هێزی دەنگدانی تایبەتە دەنگێکی باش هێنێەوە ئەم بە تایبەتی ئەم دەنگدانی دوایی دەنگەکانمان دووقات بەوە لە ناو هێزی کە یەکەم هێز بووین ئۆپۆزیسیۆنمان داهێنا لە هەرێمی کوردستانەوە. بەڕێزان خۆشەویستان ئەم کاتتان باش لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن لەگەڵ بەڕێز مامۆستا دارا سێکانیانی ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر لیستی یەکگرتووی ئیسلامی کوردستان گفتوگۆکەین لەسەر بابەتی هەڵبژاردنەکان لەسەر پرۆسەی سیاسی لە عێراق لە دوای ئەم هەڵبژاردنەوە قساکەین لەسەر بابەتی ئەو کاریگەریانەی کە هێزە نوێیەکان هەیەە لەسەر پێکهێنانی یاخود تاخیربوونی کابینەی نوێی حکوومەتی عێراقی وەکو وەزانن کە حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانیش لەم دوایەنەدا کەوتە سەر ئەو ڕیتمە ناباوەی کە هەمیشە پێکهێنانی حکوومەت دواکەوێت لە دوای پرۆسەی هەڵبژاردن. مامۆستا دارا خۆی یەکێک بووە لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەندامێکی چالاک بووە لە بەغداد ئاگاداری دۆخی سیاسی ئاگاداری ئەو کوتلە و حیزبانەیە کە لە بەغداد هەیە سوپاسی میوانداریەکەین کە جەنابیان حزوریان هەبوو. سوپاس بۆ ئێوەش. زۆر سوپاس مامۆستا دارا. مامۆستا دارا ئەگەر باس لە پێکهاتەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەین ئەزانین کە نۆ ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەیە کە وەکو کۆتاکان لەوێ هەن بەڵام جگەل لەمە هیچ دابەشکاریەکی تر هەیە وەکو سوننە کورد شیعە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاویش لە بینەرە بەڕێزەکان. دیارە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ژمارەیان 329 ئەندامە لەو 329 ئەندامە نۆ ئەندامی وەکو جەنابەت باست کردی کۆتاکانە ئەوە دیاری کراوە 320ەکەی بەسەر هەر سێ پێکاتەکەی گەلی عێراقا دابەشە بێ بە کورد و شیعە و سوننە بەڵام ژمارەی پەرلەمانتارانی شیعە زۆرترە لە کوردیش و لە سوننەش بۆ نمونە کورد پێشوو 63 بۆ 64 ئەندام بووین. تەسەورەکەم ئەم خولە تازەیە کە دێتە پێشەوانێ ژمارەی کورد نەگاتەوە ئەو ڕێژەیە ئیتر شتێک کەمترەکات. سوننەکان تقریبەن وەکو خۆیان لەوانەیە بمێننەوەن بەڵام ئەکرێ گۆڕانکاری لە بینی فراکسیۆنێک بۆ فراکسیۆنێکی تر دروست بوو بێ بە هەمان شێوە شیعەکانی جاری پێشوو بۆ نمونە لە سەرەتایی ئەنجامی هەڵبژاردنەکانان سەدر کوتلەی یەکەم بوو کە 73 ئەندامی هەبوو بەڵام دوای کشانەوەی و ڕێک نەکەوتن و پێکنهێنانی حکوومەت و دواکەوتنی دوای ئەوان دەستیان لە کارکێشایەوە کورسەکانی ئەوان دابەش بوو بەسەر ئەو بازنانەی کە دوای ئەوان چی ئەهات دیارە یاسای هەڵبژاردنی پێشوو جیاواز بوو یاسای فرەبازنەی بۆ عێراق زیاتر لە 80 بازنە بوو ئەم هەڵبژاردنی ئەم جارە یاساکە جیاوازە کە هەموارکراوە بوو لە ئەنجومەنی نوێنەران کە سیستەمی سانتیگلۆی هاتە ئاراوە و جۆرە لە جۆرەکان ئەم یاسایە لە بەرژەوەندی حیزبە بچووکەکان نەبوو بە تایبەتیش لە بەرژەوەندی کەسە سەربەخۆکان نەبوو چونکە توانای سەرکەوتنیان نییە بۆ ئەنجومەنی نوێنەران ئێمە کاتی خۆی ئەم یاسایە زۆر دژایەتیمان کرد لە ئەنجومەنی نوێنەران وەکو کورد نەخێر پارتی وێکێتی پشتیوانیان لێ کرد پارتی وێکێتی پشتیوانیان لەم یاسا نوێ کرد بەڵە پارتی وێکێتی پشتیوانیان لەم یاسا نوێ کرد لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی و لەگەڵ
سونەکان بە تایبەتی حەلبوسی. باشە بۆ لەم دواییە بەرپرسانی کورد بە تایبەتی کاک مەسعود زۆر باشکرا باسی لەوە کرد کە ئەم هەڵبژاردنە دیزاین کراوە، مەبەستی دیزاین کراوە دوایی کە ڕوونکردنەوە درا لەسەر زاری بەرپرسانی پارتی مەبەستی لە دابەشکاری کورسیەکان بوو لە پارێزگاکان و بە دیاریکراوی مەبەستی خراپی یاساکە بوو. دیارە ئەو تەسەورەکەم مەبەستی لەوە سەرچاوی گرپێ بۆ نمونە ئەم یاسایە کاتێک تۆ بۆ پارێزگایە کورسی دیاریەکەی ئەڵێ بۆ نە پارێزگای سلێمانی 15 کورسی هەیە یان پارێزگای هەولێر 8 بۆ 15 هەیە، سلێمانی 8 هەولێر 15 11 هاتووە هەر بۆ پارێزگای و ئەم ڕێژەیە دیاری کردووە. ئیتر چەند کەسە چێ بۆ دەنگدانیان ناچێت بۆ دەنگدان ئەم کورسیانە بۆ ئەم پارێزگایە مسۆگەرە. لەوانەیە ئەوان ویستی ئەویان هەبێ کە عێراق هەموو یەک بازنە بێ. کاتێک کە یەک بازنە بوو ئەو کاتە تۆ لە عێراقا بۆ نمونە لە هەندێک پارێزگایە نرخی کورسی لەوانەیە 10,000 بێ، بەڵام لە هەندێک پارێزگایە ئەڕوا بۆ 30,000. ئەمە لەوێەوە پێی وایە کە جۆرێک لە جیاوازی هەیە کە لە کاتێکە ئەمە دەستور دیاری کردو بۆ هەر 100,000 کەسێک کورسیەکی ئەنجومەی نوێنەران دیاری کراوە. ئیتر بەم شێوەیە هاتوون یاساکەیان ڕێخستووە کە پارێزگاکانیان دیاری کردو. ئەو کاتی کە ئەگەر کورد ئەتوان لەو پارێزگایانەی بەڕێز مامۆسادارە لەو پارێزگایانەی کە نرخی کورسی بۆ نمونە 10,000 ئەو کاتە کورد دەتوانێت لەو پارێزگایە نوێنەری هەبێت و لەو پارێزگایە نوێنەری دەرچێنێ. ئەو کاتە ئەبێ تەبیعی ئەمە ئەگەر وای لێ بکرێت وان نییە ئەگەر وای لێ بکرێ بەز ئایا وای لێکرێت چۆن وای لێکرێت ئەمە ڕێکارەکان و هەنگاوەکانی هەموار یاساکە دوایی پێتەڵێ. بۆ نمونە ئەو کاتە ئەگەر تۆ بوو بە ژمارەی دەنگدەر کورسی دیاری کرد بۆ با بڵێن لە 20,000 ئەو کاتە تۆ کە 20,000 هێنی کورسێک مسۆگەرەکەی 100,000 هێنی 5 کورسی مسۆگەرەکەی. ئەو کە بۆ نمونە ڕێژەی بەشداربوون لە پارێزگایەکە لە 120 و ڕێژەی پارێزگا بوون لە بەشداربوون لە پارێزگایەکە لە 180 جیاوازە بێ. لەبەرەوە بەڵام من بە تەسەوری خۆم زەحمەتە چونکە ئێمە بمانەوێ یان نەمانەوێ سیستەمی حکومڕانی لە عێراقا سیستەمێکی تەوافقیە و کە لە دەستوریشە ئاماژەی پێکراوە مادامەڵی تەوافقی ئەبێ حیسابی پێگەی کوردیش و سونەش و شیعەواتە دەنگدان جۆرێک لە جۆرەکان ینی کورد کورسی زۆری هەبێ یا کەمی هەبێ حسابی کەوتۆی بۆ ناکرێ ئەوەندە حساب بۆ قەوارە و سەنگی کورد دەکرێت. لە هەموو حاڵەتێکان ناکرێت تۆ پێکاتێکی وەکو کورد یا سونە یا شیعە پەراوێز بقەی چونکە سیستەمەکە سیستەمێکی تەوافقیە بە دڵنیاییەوە. ئەوەی بابەتی پەیوەندی بە ڕێژەی کورسیەکان و ژماری کورسیەکانەوە هەیە لە پۆستەکانە لە نێوان کوردەکانە کاریگەریە بێ، لە نێوان شیعەکانە کاریگەریە بێ، لە نێوان سونەکانە کاریگەریە بێ. بۆ نەجاری پێشوو زۆربەی لیژنەکانی پەرلەمان جەماعەتی سەدەوەریان گرتبووی ئەم جارە فراکسیۆنێک زۆرتر بێ ئەو وەریەگرێ. بۆ نە سەرۆکی پەرلەمان ئایا لە ناو سونەکانە ئەدرێ بە شێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ناو شیعەکانە سەبارەت بە بڕیاردان بەڕێز مامۆستادارە مەسەرەن یاسایەک تێپەڕێ با لە ڕابردوو پرسیارکەین ئەو 4 ساڵی کە جەنابەت لەوێ بووی لە 4 ساڵی ڕابردوو کە جەنابەت حزورت هەبوو لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق چه یاسایەک مەسەلەن دژی کورد بووە و تێپەڕیوە بە زۆرینە یاخود نەتان هێشتووە تێپەڕێ بە زۆرینە؟ ئەتوانین بڵێن کۆمەڵێک یاسا هەبوون. یەک بۆ نمونە بەداخەوە لەم دوایانەی تەمەنی ئەنجومەنی نوێنەرانە کۆتاییەکانی بەڵێ بابەتێکی تر هاتە ناو ئەنجومەنەوە کە بوو بە چۆنەڵێ هەتا ناوێن نابوو سەلەواحیدە، یعنی بۆ نە 3 پرۆژە یاساتێ یەکیان لە بەرژەوەندی کوردە، یەکیان لە بەرژەوەندی شیعە، یەکیان لە بەرژەوەندی سونەیە. مەرجیان هەبوو کە کاتێک ئێمە پشتیوانی لەم یاسایەکەین ئێوەش پشتیوانی لەو یاسایە بکەن. بەڵا بۆ نمونە گەڕانەوەی زەویزار و مڵکی ناوچە جێناکەنەوەی داگیر کرابوو یەکێک بوو لەو یاسایانە کە کورد پێش بۆ نمونە لەگەڵ یاسای لەگەڵ ئەوەی ئەفوو لەگەڵ ئەوەی قانونی حوالی شخصیەکەیە بۆ لەگەڵ ئەوە یعنی تێپەڕی لەگەڵ عەفوی عامەکەی سونەکان کە داوایانە کرد کە ئەمەم پێم وایە شتێکی خراپە بۆ ئەنجومەنی نوێنەران. تۆ ناکرێ یاسایەک ئەگەر جاری وایە لە بەرژەوەندی هەموو خەڵکی عێراقیش نەبێت لە بەرژەوەندی فئەیەک بێ
تۆ پشتیوانی بکەی ئەگەرچی لە زیانی خەڵکێکی تر بێ. ئەسڵ وایە ئەم مەسارە وانە بێەوە پێم وانە خزمەت بە داهاتووی عێراق و هیچ پێکاتەیەکی گەلی عێراقیش بکە تۆ بێ بەرژەوەندی تەواوی عێراقیەکان لە هەموو ڕێکەوە لە بەرچاو بگیرێ و ئەندامانی ئەنجومەی نوێنەرانیش خۆتە زانی ئەمانە بەرپرسن و سوێندیان خواردووە کە بۆ بەرژەوەندی عێراق و خەڵکی عێراق کار بکەن نەک فئەیەکی دیاری کرا. مامۆستا دارە بوونی کورد زەرورە لە بەغداد؟ ئێمە بمانەوێ یان نەمانەوێ ئەمڕۆ دنیا مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقەکە هەتا ئامۆژگاری یا تەوسیەی قونسوڵی وڵاتان نەتەوە یەکگرتووەکان وڵاتانی زلهێز ئەڵێن ئێمە لە چوارچێوەی عێراقی فدراڵە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاناکەین کەواتە حزوری کورد زۆر گرنگە لە بەغا بێ بەڵام کام حزورە ئەمە جێگای پرسیارە ئەو حزورەی کە بە پەرتەوازەی و بە لێکترازان و بەو شەڕە پەڕۆ نیزاعی ئێرە بەرێ بۆ بەغا یا لە بەغا کۆمەڵێک پرسی گشتی و ڕەهەندی نیشتیمانی و بەرژەوەندی خەڵکیان هەیە کورد هەمووی پشتیوان دا کۆک بێ لە سەری چووکە چووە ئەو شەڕە پەڕۆیە و نیزاع ڕۆشتەوە بۆ بەغداد؟ بەداخەوە من پێم وایە یەکێک لە لاوازی پێگەی کورد لە بەغا ئەو منافەسەیە بوو کە لە نێوان هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمە هەبوو بازرایەوە بۆ بەغا و باشترین نمونەش لە هەڵبژاردننی پۆستی سەرۆک کۆمارە کە ڕەنگی دایەوە بووە هۆی کاری دواخستنی پێکێنانی حکوومەت و تشکیلکردنی حکوومەتی عێراق و دوجار لەسەر هەندێ بابەتی تر دوجار کورد بە دوو بەربژێرەوە ئەچۆ ناو هەڵبژاردننی پۆستی سەرۆک کۆمار لە کاتێکە ئاوانی تروانین لە بینی خۆیانە لە ناوماڵی خۆیانە ڕێکەون و دوای پشتیوانی لە بربژێرێککەن ئەمە بەدڵنیایەوە زیانی ئەبێ بۆ پێگەی کورد و بۆ سەنگی کورد بۆ ئەوەی بتوانێت چونکە ئێمە لە بەغا کۆمەڵک پرسی زۆر گرنگ ماون کە ئابێ چارەسەر بکرێن من بۆ نمونە لە ماوەی 29 ساڵی ڕابردووە کورد لە بەغا کە حزورێکی هەبوو نەیتوانی بوو یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە تێپەڕێن نەخۆشبەختانە ئێمە لەم خولەیە تێپان پەڕان کەەوە دەستکەوتێک بوو ئەو گەڕانەوەی زەوی وزارە داگیرراوەکانی ناوچە جەناکان لەم خولەیە تێپەڕی بۆ نمونە ڕۆژی کارەساتی هەڵەبجە بکەی بە پشووی سەرتاسەری لە عێراقا بۆی بمێنێتەوانێ وەکو ڕەمزێکی تاوان بۆ ڕژێمی پێشوو لەم خولایە ئەمانە دەستکەوت بوون لەبەر ئەوە حکوومەتی باسمان لە یەکدەنگیە کورد دەکرد لە بەغداد ئایا یەکدەنگی کورد بەڕاستی پارتی وێکێتی ئەم یەکدەنگیان نەپاراست و تێکیاندا یاخود لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئێوەمانان بوون کە دژی پرۆژەکانی یەکێتی و پارتی بوون و لە پشتی یەکێتی و پارتی نابوون بۆ هەڵوێستە نیشتیمانیەکان؟ ئێمە یەک پێوەرمان هەیە و هەبووە لە ڕابردووشە بەرژەوەندی خەڵکی کوردستان لەکوێ بوو بێ لەوێ بووین هەر پرۆژەیەک هەر بەرنامەیەک لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بێ ئێمە پشتیوانیمان کردو ئەیکەین و بە نمونەی زیندووشمان هەیە کە بۆ نمونە لە پرسی موچە ئێمە چۆن داکۆکی کار بووین لە پرسی ئەو بە پارێزگابوونی هەڵەبجە لە پرسی گەڕانەوەی ئەو بابەتانە یان هەر پرۆژە یاسایەک لە بەرژەوەندی خەڵک بۆ نمونە ئێمە لە دادگای فدراڵی سکاڵامان تۆمار کرد لەسەر بابەتی موچە و ئەمان لەبەر ئەوە بەداخەوە دوو لایەنەکەی دەسەڵات لەوێ جۆرە لە جۆرەکان ئەم منافەسە و کێبرکەیەوە هەستی پێ ئەکرا بۆ نمونە لەوێەوە ئەم شتە سەرچاوی گرت برادرانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بەشێک لە شیعەکان هاوپەیمانیان پێکێنا و لەگەڵ بەشێک لە سوننەکان برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەکەی تر لە شیعەکان و لە کاتێکە ئەکرا بە ئەجندایەکی هاوبەشەوە بە پلان و بەرنمەیەکی هاوبەشەوە ڕاستە ئێمە لێرە گرەی زۆرمان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئۆپۆسیۆنین و تێبینی جدیمان هەیە ڕخنەی زۆرمان هەیە بەڵام لە بەغا تۆ پرسەکە پرسێکی جیاوازە لە بەغا ئەبێت تۆ شەڕی قوتی خەڵک بکەی شەڕی موچەی خەڵکەی شەڕی شایستە دارایی و شایستە دەستوریەکانی بکەی شەڕی جێڕانەوەی ناوچە جێناکۆکەکان بکەی شەڕی حزوری جدی و کارای کورد بکەی لە بەغا من پێم وایە کورد ئەتوانێت بە 64-65 ئەندام کاری زۆر گەورە بکە ڕاستە سیستەمەکە تەوافقیە بەڵام پرۆژە یاسا بە چەند دەنگ بە چەند واژۆوە خرێتە ناو بەرنامەی کارەوە بەڕێز پرۆژەیە دە پەرلەمانتار ئەتوانێت پرۆژە یاسا پێشکەش بکە بە لیژنەکان و بۆ ئەوەی کاری لەسەر بکەنیان پێشنیار بۆ یاسایەک هەموارکردنەوەی یاسایەکی نوێ و بە 50 واژۆش ئەتوانی ئاراستەی پەرلەمانی بکێ بۆی لە خشتەی کارە
ئاماژەی پێ بکرێت. مامۆستا دارا باسمان لە پەرتەوازایی یەکێتی و پارتی کرد یا یەک دەنگ نەبوونی یەکێتی و پارتی کرد لە بەغداد هەر لایەکیان لەگەڵ لایەک تەوافقیان هەیە و ڕێکەوتنیان هەیە. ئێوە وەکو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە ماوەی ڕابردوودا وەکو وەزانین کە یەکگرتووی ئیسلامی کوردستان هەبووە، کۆمەڵی دادگەری هەبووە، نەوەی نوێ هەبووە، ئەو سێ لایەنەتان چۆن یەک دەنگیتان پاراستووە، یەک ڕیز بوون یاخود ئێوە ژووک و پارتی وەکیەتی پەرتەوازە بوون؟ ئێمە ئەتوانم بڵێم بۆ هەموو ئەو یاسایانەی کە ڕەهەندێکی گشتیان هەبووە یا بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەی خەڵکی کوردیان بووە، بەدڵنیاییەوە هەمومان کۆدەنگ بوو، یەک دەنگ بوو. بەڵام یاساش هەبووە، بۆ نمونە یاسا هەبووە لەوانەیە یەکێک لەم لایەنانە پشتیوانی لێ نەکرد بێ و لایەنەکەی تر پشتیوانی لێکرد بێ، بۆ مانای ئەو تەسەوری وابوو بێ بە بۆ چوونی خۆی یعنی لە پرۆژە یاسایەکە ڕای جیاواز هەبوو بێ. بەڵام لەو یاسایانەیە لەو پرۆژانەیە کە ڕەهەندێکی گشتی و بەرژەوەندی خەڵکیان تیا بۆ کۆدەنگ بووین. مامۆستا دارا با باس لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکەین، یعنی مەبەستم پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. یەکگرتوو ڕازیە لەو دەنگەی کە هێناوێتی؟ ئێمە تێبینیمان هەیە لەسەر پرۆسەی هەڵبژاردنەکە بەگشتی، بەڵام ئەبێ بین پۆلێنی بکەین. سێ هەڵبژاردنە، ئەمە چوارەم هەڵبژاردنە لە عێراقا کە ئەم کۆمیسیۆنە سەرپەرشتی ئەکا. شێوازەکانی کاری کۆمیسیۆن ئەتوانم بڵێم شێوازێکی سەرکەوتوو بوون تا ئەندازەیەکی باش، بۆ نمونە لە جیهازەکانە، لە شێوازی دەنگدانە، لە کارمەندانی پرۆسەکەی کۆمیسیۆن ئەم بەشەی ئەتوانین بڵێن سەرکەوتوو بووە تا ڕادەیەکی باش. تۆ ناتوانین بڵێ لە سەڵاست، بەڵام تا ڕادەیەکی زۆر باش سەرکەوتوو بووە. بەڵام بەشەکەی تری پرۆسەی هەڵبژاردنەکە بە کۆی گشتی خروقاتێکی زۆر هەبووە لەلایەن لایەنەکانی دەسەڵاتەوە. ئیتر لەوانەیە ئێمە بڵین چه خروقاتێک، بەڵام ئەمە خروقاتە تۆ لە کاتێکە داهاتی گشتی وڵات بەکارهێنی بۆ بەرژەوەندی لایەنێکی دیاریکراو، مؤسساتی حکوومەت بەکارهێنی بۆ نمونە هەل لە پرد و لە عەموودەوە بیگرە کە مەجای خەڵکی تر نادەیت تۆ بە ناوی ئەوەی دەسەڵاتی لەو لاوە هەڕەشە لە فەرمانبەرەکەی، هەڕەشە لە هێزی چەکدارەکەی، کارتی دەنگدان ڕسمی ئەگری، پارە ئەبەخشیێوانێ. من لەو بەشەیە ئەگەر بێت و ئەم خروقاتانە نەبێ، من دڵنیاتانەکەمەوە یان هێز و داهاتیان لەبەر دەسانە بێ، ئەم دوو لایەنەی دەسەڵات بەرگەی یەک هەڵبژاردن ناگرن. باش، مامۆستا دارابا پرسیارێک بکەین. ئێوە لە ناو هێزی ئەمنی بە تایبەتی لە ناو فەرماندا زۆر تۆکمەکانی ناو دەسەڵات دەنگەهێنن، ئەمانە کادری ئێوەن یاخود حەزەکەم ئەوم پێ بڵێ لەکوێ ئێوە دەنگتان هێناوە کە زۆر تۆکمەیە و بڕینی سنوورەکانی زۆر سەختە، بەڵام ئێوە لێ دەنگتان هێناوە؟ ئەمە سێ هەڵبژاردنە، هێزە تایبەتیەکان یان هێزە چەکدارەکانی تر، هێزی پێشمەرگە و هێزی ئاسایش و هێزی ناوخۆ. بەڕاستی من ئەکرێ بڵم جێی دەستخۆشیە، چونکە ئەو هێزانە دوجار نابێ هێزی حیزبێکی دیاریکراو بن، نەبێ هێزێکی نیشتیمانی بن و ڕۆڵەی ئەم میلەت و ئەم خاکەن و بۆ بەرژەوەندی خەڵک قوربانی بە خۆیان ئەدەن و ئابێ هەڵوێستەکانیشیان ئاوا هەڵوێستێکی نیشتیمانە و دروستانە بێ. خۆشبەختانە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەناو هێزی دەنگدانی تایبەتە دەنگێکی باشەیەنێ و ئەم بە تایبەتی ئەم دەنگدانی دوایی دەنگەکانمان دووقات بەوە لە ناو هێز تایبەتە کە من لێرەوە بەڕاستی دەستخۆشی لەو بەڕێزانەکەین کە متمانەیان بە بەرنامەی یەکگرتوو لە چ فەرمانزەی یەک زۆر دەنگتان هێناکە؟ ئەتوانین بڵین دابەش بۆ بەسەر هەموویە، بۆ لە بادینان دکتۆر جەمال کۆچەر یەکێک بوو لەوانی کە دەنگی باشیە نابوو، لە سلەیمانی دکتۆر مسەناوە و لیستەکەش یعنی ئەمە ئەتوانم بڵم دابەش بووە، بەڵام بە زیاد و کەم لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکتر. جام هێزانە جاری وایە هێزێکە لێرەیە بەڵام لە شوێنی تر دەنگیان پێداوە بە خۆ دەزانی، ینی کابرا لەوانەیە دانیشتووی خەڵات زێوڕانێ بێ بەڵام لە سوسماڵ دەنگی دابێ، فەرماندەیەکی لێوە بۆ هێزەکەی لێوە بووە. بەڵام بە کۆی گشتی کە تۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەتوانە 4-5 هزار دەنگ لە ناو هێزی تایبەتان بێنێ یان هێزێکی تری ئۆپۆزیسیۆنی هێنێ، ئەمە پێم وایە هەنگاوێکی باشە و سەرەتایەکی باشە بۆ پرۆسەکانی داهاتوو کە ئیتر پەیامێکە بۆ دەسەڵات کە ئەو جۆرە لە هەڕەشە و لەو چاوسورکردنەوە و فشارانەش کاریگەری نابێ ئەگەر خەڵک هوشیار بێ. هیچ
هیچ ئاگاداریەکتان بۆ هاتووە هیچ تەلەفۆنێکتان بۆ هاتووە کە هێزێکی ئەمنی دەنگی بە ئێوە دابێت و دوایی سەرکۆ نەکرابێت محاسەبە کرابێت؟ وەکو ئەو بابەتە شتێکی لەو جۆرە نا، بەڵام ئەم هەڵبژارنە تازەیە جارێ شتێکی لەو جۆرە، بەڵام لە ڕابردووە بۆ نمونە لێپێچینەوە یا لێپرسینەوە کراوە، بەڵام لەمە دووە ناتوانرێ بەو شێوەیەش بکرێ. بۆ چونکە ئێستا هەمومان نەزانین تۆ بەچی خەڵگە ترسێن لە هەرێمی کوردستان بە مەسەلەی موچە یامە مەسەلەی گواستنەوە و نەخڵکردن و ئەوانە. موچار نییە تا یەکەمەوە موچەکانەوە لێ کردووە، دووهەم موچەکە ئێستا لای بەغایە. ئەمان تەواو دڵنیا بین لای بەغایە؟ ئەی ئێمە ئەوە تا ئێستا هەرێم 120 میلیارد نانێرەوەتە بەغا ناینێرێ، بەغا بینێرە ئەماندا بەشەکە نێرە نییە. ینی بە جۆرە لە جۆرەکان وای لێ هاتووە. بۆ سیاسەتی هەڵی دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان من پێم وایە ئەمە دەردەکوشندەکەی هەرێمە، سیاسەتی هەڵی حکوومەتی هەرێمی کوردستان لێرەوە سەرچاوی گرت، کارێکی کرد خەریکە دەسەڵاتی هەرێمی کوردستان زۆر سنووردارە بێ بەهۆی هەڵەکانیەوە. تۆ لە کاتێک ئەگەر مانگانە لە کاتی خۆیان داهات بنێری و پابندبی بە بڕیاری دادگای فیدراڵی بە یاسای بوجە و بەڕێکەوتنەکانی نێوانتان مانگانە لە کاتی خۆیان موچە دەوکێشە دروست نابێت. بەڵام ئێستا ئەوەتە ئێستا بۆ نمونە ئێمە ئەمە لە ناوەڕاستی مانگی یانزای موچەی مانگی نۆ نهاتوو. یعنی ئەم خەڵکە هەڵی حکوومەتی هەرێمە موچە نهاتووە؟ ئەتوانم بڵێم حکوومەتی هەرێمە چونکە بەغا چەند جارێ وتوێتی ئەگەر هەرێمی کوردستان داهاتی نانەوتی بنێرێ مانگانە ئێمە موچە ئەنێرین، هەر کاتێکیش نردوێتی ئەوان نردویانە. بەڵام ئەمان پارە هەیە بیبەخشنەوانێ پارە هەیە وەکۆی بینین چیان لە شقامەکان و کرد، بەڵام بەداخەوە ناینێر. مامۆستا دارا سێکانیانی لە ساڵی 2010 ئێوە 214,000 دەنگتان هێناوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ساڵی 2014 192,000 دەنگتان هێناوە. ساڵی 2018 98,000 دەنگتان هێناوە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. 2021 108,000 دەنگتان هێناوە. 2025 ئەم هەڵبژاردنەی چەند ڕۆژی ڕابردوو 166,000 دەنگتان هێناوە. هەموو خولەکان کە ئێوە بەشداریتان تیا کردووە لە ساڵی 2010 4 کورسیتان بەدەستهێناوە، مەعادا ساڵی 2018 نەبێ کە 98,000 دەنگتان هێناوە و 2 کورسی دەنگدانتان 2 کورسی پەرلەمانتان بەدەستهێناوە. کورسیەکانی ئێوە سەرەڕای زیادبوونی دەنگەکانمان سەرەڕای کەمبوونی دەنگەکانتان خۆتەزانی ساڵانە چەند لەدایک بوون، چەند موالیدێک دێتە پێشەوە و ئێوەش ماشەڵڵا لە هەموو شار و شارۆچکە و ناوچەیەک ئێوە بارەگاتان هەیە، ئێوە نووسینگەتان هەیە و میدیایەکتان هەیە، سۆشیال میدیایەکی باشتان هەیە، بۆ دەنگەکانی ئێوە کەمەکە بەڕێست مامۆستادارە؟ ئێمە هەڵبژاردنەکان هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی تر جیاوازە. ئێمە لە 2005 کە یەکەم هێز بووین ئۆپۆسیۆنمان داهێنا لە هەرێمی کوردستانە و قوربانیشماندا تا ئەندای مەکتەبی سیاسیمان شەهید بوو، بارەگاکانمان سووتێنرا، 5 کورسیمان هێنا و یەکەم شیعاری ئێمە دامان هێنا دژایەتی گەندەڵی لە هەرێمی کوردستانە. بەڵام دوجار یاساکان گۆڕاون، یاسای هەڵبژاردنەکان. بۆ منە من بارمونێ باسکەین لە 1992 لە 1992 کە یەکەم هەڵبژاردنی هەرێمی کوردستانەکرێ، یاساکەوا بۆ هەر کەسێک لە ساحە حەوت نەیەتوانی هیچ هێزێک غێری پارتیەکەتی نەیتوانی، ئەمە یاساکە تەحکومت پێوەکە. بۆ ئەمانەی تر بۆ کێسە لە تورکیا هەیە تەواوە. ئەم یاسایانەش بۆ منەوەی 2010 کە جەنابەت باس کرد ئێمە ئەوەنە دەگمان هێنا، بەڵام 2 کورسیمان بەدەستهێنا. یاساکە ئەم سیستەمە بوو، بەڵام بە قورستری بە 1.9 بوو. ئەم جارە ها مەجالێکی تیا کەم کرایەوە کە بوو بە 1.7 تۆ ئەڕۆیە پێشەوە، چکە یاساکە وەکو پێم وتی ئەم یاسای هەر خۆی وای پێڵێن ئەڵێن گەورەکان بچووکەکان ئەخوا. خەماوسال لە ڕووی دەنگدانیشەوە کەمتان کرد. بەڵێ بەسە باسێ لە ڕووی دەنگدانەوە ئێمە هەمومان ئەزانین لە هەرێمی کوردستانە سەرەتا ئێمە یەکەم هێزی ئۆپۆسیۆن بووین، دوای ئەو گۆڕان دروست بوو، دوای نەوەی نوێ دروست بوو، هێزی تر هاتنە ساحەکەیەوە، ئەوەی ئێستاش کۆمەڵی هێزی تر دروست بوون. دوجار ئەم هێزانە بمانەوێیان نەمانەوێ. ئەگەر سەیری بکەین ئەگەر سیر بکەینەوە من باس لەوەش ویستم بکەم، ئێمە پار لە بەغا 4 ئەندام بووین جگە لە پارتیوەکەیتی ئەم خولە سیرم کرد ئێساش هەر 4 ئەندام هەیە
بۆ منە چواری یەکگرتووی ئیسلامی کوردستانە هەڵوێز 2005 بەڵێ ئەمە نۆ کۆمەڵ یەکە 6 ئەمە عفووەمەدا ئەمەدا و هەروەها ئێمەش چوارین بەڵێ ڕاستە کەواتە ئەگەر سیرکەی دەنگی ئۆپۆزیسیۆنەکە لە ناوی هێزەکانی ئۆپۆزیسیۆنا دێو ئەڕوە دەنگی پارتی وێکێتی تا ڕاستە بە دەنگیان کەمەکە بەس یاساکە کورسەکانیانە پارێزێ ئەمە یەک دوو هەمیان ئەوان کاکە هەمومان نەزانین داهات و دەسەڵاتی وڵاتیان لەژێر دەسایە هەموو جوگەکانی دەسەڵات و پێگەکان و داهاتی وڵاتە بە بەرژەوەندی خۆیان بکارێن مامۆستا پرسیارێکی بکرێ کە زۆر جار لە ئێوەی لایەنی ئیسلامیە کرێ ئێوە سەر بە مەدرسەی ئیخوانن مەدرسەی ئیخوان گۆڕینی دەموچاو لە لای زۆر ئاسان هەمە مۆستا لە وڵاتانی دیکە گۆڕینی دەموچاوەکان لە لای مەدرسەی ئیخوانی زۆر ئاسانە بەڵام لە هەرێمی کوردستان ناگۆڕێ ئێمە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەتوانم بڵێم با بڵێن بۆ لە کەسی یەکەمان بەبەستە یان لە کوێیە ناگۆڕێ بۆ پرسیارەکە با بۆی وەڵامەکە وەکو خۆی بدەیت لە کەسی یەکەم لە کەسی مەکتەبی سیاسی زۆربەی هەر ئەو کەسانان من ئێمە یەکگرتووی ئیسلامی کوردستان یەکێکە لەو هێزانەی کە لە 94 ڕەخۆی ڕاگەیاندووە هەتاوەکوی ئێستا نۆ کۆنگرەی بەستووە کە هیچ هێزە بڕوا ناکەم ئەوە کۆنگرەی بەست بێ لە هەموو کۆنگرەکانیشا خەڵک بە ئازادی دەنگی داوە وە گۆڕانکاریش بووە بۆ نمونە یەکەم هێز بووە ئافرەت چۆتە مەکتەبی سیاسی خوشک لە مەکتەبی سیاسیایە پێشێکێتی پارتی باڵێ پێش هەموو هێزەکەم ئەمێ کە ئێستا ئێمە سێ چوار لای مەکتەبی سیاسی ڕاست ئەمێ گەرانەنم زیاتریشە لەو لاوە گۆڕانکاری بۆ لەسەر کردایەتە گۆڕانکاریمان لە خودی ئەمینداریشا کردووە ئەمیندار بەویستی خۆی هەڵنەبژاردەوە ئەمینداری تر هات بوو بە ئەمیندار و دوایی هەر یەکگرتوو خۆی داوای بەڕێژەناوی مامۆستا سەلاحەدینی کردەوە جارێکی لەبەر ئەوە لای ئێمە زەخت نییە فشار نییە پارە نییە ئیتر کابرا تۆ خۆی ناتوانانی ڕێشی لێ بگری خۆی هەڵ نەبژێرێ خەڵک متمانەی پێداتەوە ئەبێ دەستخۆشی لێ بکەین و پیرۆزبایی لێ هەر کەسێک ئیتر سەرکردایەتی بێ یا مەکتەب سیاسی بێ یا بەرپرسی ماڵبەندێک بێ یا ئۆرگانێکی ناوەندی یەکگرتوو بێ لەبەرەوە بە انتخاباتە مەبەستم پرسیارەکە بەڕێز مامۆستادارە ئەوە بوو کە بەگشتی لە هەرێمی کوردستان بەرپرسیارەتی شکست یا بەرپرسیارەتی دۆڕان ناخرێتە ئەستۆی ینی حیزبەکان هەڵی ناگرن لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانیشە جەنابەت وەکو کادرێکی پێشکەوتو یاخو مەکتەب سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەم دەست پێشخەرێشی نەکرد ئەم شکستانە بخاتە ئەستۆی خۆی کە لە 214,000 دەنگدەرەوە 214,000 دەنگدەرەوە هاتوۆتە سەر 166 دەنگدەر بۆ مەسەلەن ینی نزیکی 100,000 دەنگ کەمتان کردووە بۆچی مەسەلەن جۆرێک لە شکست بەس یەک شت کاک ئیسماعیل من یەک تەوزیح لێرە بدەم کاتێک تۆ دێی خولەکانی هەڵبژاردنەی هێنی دیاری ئێستا بۆ منە باسی 2021 بۆ بکەم هەرێمی کوردستان 12 بازنەی هەڵبژاردن بووە یەکگرتوو لە 6 بازنە کاندیدی هەبووە لە چواریان ئەندامەکانی دەرچوون تۆ ناکرێ ئەم دەنگدانەی 2021 بکەی بە پێوەەر بۆ کۆی دەنگدانێکی دوای ئەو کە هەموو کوردستان تایە بەشدار بوو لە هەموو کوردستان نوێنەرمانە بوو نوێنەرمان هەبوو پاڵەوراومانە بوو ئێستا بۆ نمونە ئێمە سێ انتخاباتە لە دوای یەک دەنگکانمان زیادەکە بۆ نمونە لە 21 لە 24 ئەوە لە 25 هۆکاری دەنگەکانی کەمی ئێمە باسم کرد لەو کاتەیە بارودۆخێک هاتە ئاراوە لە هەرێمی کوردستانەوە ئۆپۆسیۆنی تر دروست بوو ئەو دەنگە ناڕازیانە بەلایەکترا ڕۆشتن اینجا بمانەوێیان نەمانەوێ خیتاب جاری وایە کاریگەری هەیە لەسەر دەنگ یەکگرتوو قەناعەتی بە خیتابێکی واقعیانە هەیە شمولیانە هەیە پەیوەندی بە یەکگرتوو قەت قەناعەتی بە خیتابێکی پۆپۆلیستی چۆنەڵێ خەیاڵی نییە وەکو باڵۆنێک لە پڕفویتێکە و دوایی بەتاڵ بێتەوانە یەکگرتوو قەناعەتی وایە ئەبێ واقعیانە مامەڵە لەگەڵ بارودۆخەکەی بکە و نایوێت سەقفی تموحاتی خەڵک بەرێتە ئاسمان و دوای کەواژ نەبوو لە عەرزی بداتەوە هەمووی لەدەست بدا زۆر جارکە ئێوەمانان لەسەر شاشە و پشتی مایکەکان قساکەن بەڕێز مامۆستادارە باس لە خیتابی واقعی و ئۆپۆزیسیۆنی حەقیقیەکەن مەبەستان چییە لە ئۆپۆزیسیۆنی حەقیقی و ئایا ئۆپۆزیسیۆن هەیە ناحەقیقی بێ
ئێمە ئەڵێن ئەبێ ئۆپۆزیسیۆن هەڵقوڵاوی ناخی خەڵک بێ، هەڵقوڵاوی ئازارەکانی خەڵک بێ، وە کاتێک دژایەتی دەسەڵاتەکە یان ململانەی دەسەڵاتەکە ئەبێ واقعیانە بیکە. یعنی بۆ نمونە من کاکە هێزەکانی ئۆپۆزیسیۆن ناڵێم ئەمە جۆرە لە جۆرەکانیان ئەو ئازادن، بەڵام ئەکرێ هێزێک انتخاباتی پێشوو پاڵێوراوی لایەنێک بوو بێ، انتخاباتی پێشووتر پاڵێوراوی لایەنێک بوو بێ، ئەم جارە پێڵاو پاڵێوراوی لایەنێک بوو بێ. ئایا ئەمە پرسیارێکی جدی نییە بەوەی کە ئەم پیاوە بە دوی پلە پۆستایە یان بە دوی پرۆژەیەکی ئۆپۆزیسیۆنی دایە لە بەرژەوەندی خەڵکاوێ؟ ئەمە پرسیارێکی جدیە. یەکگرتو ئامادەیە یەکگرتوش و خۆشی بکاتە قوربانی بەرژەوەندی خەڵکی کوردستان، و ئەمەشمان زۆر جاریانی باجمان داوە لەبەرەوەی یەکگرتو هەڵوێستەکانی واقعیانە بووە نەیویستووە بچێتە لایەک و تای تەرازۆکە بە لایەکترا لە پێناوی پاراستنی هاوسەنگی لە کوردستانە و تێکنەدانی ئارامی دۆخی کوردستان زۆر جار یەکگرتو باجی گەورەی داوە. خیتابەکەی ئێوە هەست ناکەی بەڕێز مامۆسادارە، خیتابی ئێوە ئیسلامی هەست ناکەی تەنها بۆ گۆشەیەکە بۆ چینێکی تایبەتی کۆمەڵگەیە بۆ ئەو چینەیە کە هاتوچۆی مزگەوتەکەات؟ خیتابی ئێمە یەکگرتو ئیسلامی کوردستان کاک ئیسماعیل تەنها حیزبێکی سیاسی نییە. یەکگرتووی ئیسلامی کوردستان پرۆژەیەکی گشتگیرە، قوتابخانەیەکە، کار لەسەر پەروەردەی تاکەکە، کار لەسەر پرۆژەی خزمەتگوزاریەکە، کار لەسەر ئاوەدانکردنەوەی کوردستانەکە، کار لەسەر لایەنی سیاسیەکە، لایەنی ئیداریەکە. لەبەرەوە ئەتوانم بڵێم ئەگەر بێ پۆلێنی بکەی بە نیسبەیەکێدا بەکاری سیاسی نیسبەیەکە بەکاری داعاوی کاری پەروەردەی، یعنی هێزێکە بە پێچەوانەوە توانم بڵم بۆ هەموو توێژەکانی کۆمەلگا کارەکە. مامۆسادارە ئەگەر ئێوە سیاست نەکەن هەست ناکەی جوانترن؟ ئێمە سیاست بەو مانایەی ئەمە مشکلەکە لێرەیە. سیاست بەداخەوە نمونەیەکی ناشین پێشکەش کردووە لە هەرێمی کوردستانە، بۆیە کە باسی وەگەرنا سیاست هەندێک لە زانا پێشینەکان ئەڵێن ئەشرەفی علومە. سیاست ئەگەر قەرار بێ هۆکار بێ بۆ خزمەتی خەڵک کارێکی پیرۆزە. بەڵام ئەگەر سیاست بۆ ملکانی خەڵک بێ، بۆ هەڵدێرانی خەڵک بێ، بۆ قودانی سەرۆت و سامانی خەڵک بێ، بۆ ملکانی خەڵک بێ، وەڵاخی خراپە. کەواتە یەکگرتو بەم ڕیتمە سیاسەتەکە، بۆیە زۆر جار خەڵکێک تێبینی لەسەری هەیە، بۆ چونکە خەڵکی تر سیاسەتی کردووە ئەوێ ئامادەیە خاک لە ناو بە، ئامادەیە میلەت لە ناو بە، ئامادەیە داهاتی وڵات بکاتە قوربانی بەس لە پێناوی مانەوەی خۆیان. مامۆسادارە، ئێوە لە خێر و خێراتە ڕوویەکی زۆر گەش و جوانتان هەیە، لە خزمەتکردنی نازدارانە ڕوویەکی زۆر گەش و دەستێکی زۆر باڵا و سپی جوانتان هەیە. لە ئاوەدانکردنەوەی کوردستانە دەستێکی زۆر باڵاتان هەیە کاتێک ئێوە خەستەخانە و مەکتەب و مزگەوت و ئەوانەتان پرۆژەی ئاودێریەکتانە کرد، دەستێکی زۆر باڵاتان هەیە و هێزێکی زۆر جوانن. لە ئاشتەوایی نێوان هێزە سیاسیەکانە دەستێکی باڵاتان هەیە. لە هەر گۆشەیەکەوە سەیری یەکگرتو و قوتابخانەی یەکگرتو و کادری یەکگرتووەکەی بەڕاستی نمونەی کەسی سەرکەوتووە. بەڵام بۆ لە سیاسەتا بەم شێوەیە لە 95ەوە ئێوە لە 7 تێنەپەڕێون لە هەرێمی کوردستان، لە عێراقیش لە 4 تێنەپەڕێون. هۆکار هەیە. عێراق پێنجمانە هەز ناکەی ڕێگەیەک عێراق پێنجمانە بۆ پێشتر هەژنۆدەیەکمانە بۆ ئەوە خولەکانی پێشووە مەجلیسی وەتەنی ئەوانە. ئەم بابەتە تۆ بێ خوێندنەوەیەکی بابەتیانەی بۆ بکەی. ئێمە کاتێک هۆکارەکان چین کە یەکگرتو با بڵین ئەندامی زۆر نەبووە، ئایا هۆکارەکان خودی یەکگرتوون؟ چۆن لێی زاتین یان مۆزوعین؟ من پێم وایە من ناڵێم یەکگرتو بێ هەڵەیەوە، یعنی ئەوە ئێمە ئیشی مرۆڤ ئەکرێ بەڕاستی ئێمەش هەڵەمان کردبێ، ئەکرێ ئێمەش وەکو پێویست لە ئاستان نەبووبین. بەڵام پێم وایە ئەوانەی پەیوەندیان بەوە هەیە کە مۆزوعین ئەم گرفتانە، پەیوەندی بەو سیاسەتەیە لە هەرێمی کوردستانە ئیداراکە، پەیوەندی بە پرۆسەی هەڵبژاردنەکانەوە هەیە، پەیوەندی بە ئەزمموی حکومداری هەیە لە هەرێمی کوردستانە. وە بمانەوێت نەمانەوێت لەوانەیە هاوکێشەی
هاوکێشەکانیش کاریگەریان هەبێ هاوکێشەی ئیقلیمی بەدڵنیاییەوە یعنی بتێوە یان نەتەوێت ئێمە هەمومان ئەزانین تەنانەت کارگەیشتە ئەوەی ئەم هێزە ئیقلیمیانە داخلی شەڕ بوون لە هەرێمی کوردستانە لە بەرژەوەندی لایەنێک بۆ دژی لایەنیش کوردستان ڕۆڵی کورد تیاچوو یعنی تۆ یەکگرتوون پێم وایە خاڵی سەرکەوتنی یەکگرتوو لێرایە کە هێزێکی مەدەنی لە کاتێکە کە ئەم هەموو هێزانە هەمووی مەکتەبی عسکەری و جبەخانە و هێزی سەربازی و چەکداریان هەبوو یەکگرتووکتی من بە عەقڵێتێکی مەدەنی و بەبێ چەک و بەبێ میلیشا و بە گفتوگۆ بە حیوار دێم و قەنەعەتم بە سندوقی دەنگدان و پرۆسی هەڵبژاردن هەیە ئێستا شێوازەکە یەکگرتوو سەرکەوت یعنی بوو بە مارکە ئەو بابەتە لەبەرەوە یەکگرتوو لەمایە سەرکەوتووە ئەگەر خۆشی قوربانی دابێ بە کورسی یا بە دەنگ بەڵام شێوازی کاری یەکگرتوو ئێستا بووە بە مۆدیل لە هەرێمی کوردستانە و پێم وایە هەموو لایەک بە یار و نارەوە ئەو شایەتی ئەدەن بۆ بێگومان وایە مامۆستا دارا من وەکو دوایین پرسیار بۆ جەنابەت ئەگەر دەسەڵات بدرێتە دەست جەنابەت لە پرۆسی سیاسی ئەمێننەوە یاخود هەر بەم ڕیتمە بەردەوامە بن ینی یەکگرتوو لە سیاست دێتە دەرەوە یا هەر لەم ڕیتمە بەردەوامە بن چۆن ینی تۆ ئەگەر دەسەڵات بدرێتەوە لە سیاست تۆ ئێستا جەنابەت ببیتە ئەمینداری گشتی هەرگرتووی ئیسلامی کوردستان و اختیاری ڕەهاشت لە بەردەستایە واز لە سیاست دێنن و دەستەکەنەوە کاری خێرخوازی و بانگەواز و ئێمە پێمان وایە دینداری مرۆڤ لە هەر شوێنێک بێ دین لەوەیە لە دەسەڵاتا بێ پێویستی بە دین هەیە لە مزگەوتا بێ پێویستی بە دین هەیە لە ماڵا بێ پێویستی بە دین هەیە چونکە تۆ ئەگەر دین لە مرۆڤدا ببڕی ئەم مرۆڤە ئەبێ بە ئینسانێک کە تەنها لە پێناوی خۆیان ئیش بکە لەبەرەوە پێمان وان نییە سیاست و دین لە یەکتری جا بکرێتەوە ئەمە قەناعەتیە کەواتە دەنگدان عیبادەتە دەنگدان بەرپرسیارەتێکی گەورەیە وەشایەتیدانە ئەو گومانی تیانە هەموو کارێکی ئینسان بۆچوونی من بەشەکە لە عیبادەت تۆ چۆن نوێژەکەی لە مزگەوتە عیبادەتە کرێکاریشەکە عیبادەتە سیاست ئەی باشە خۆ ئەمە قسەی من نییە یەکێک لەو حوتاقمەی لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری عەرشی خوایان کە هیچ سێبەرێک نییە یەکەمیان چییە ئیمامون عادیل ئێمە فەرمودەیە یان فەرمودەیەکی ترمان هەیە ئەڵێ 100 ساڵ 100 دادپەروەری 100 لە 60 یا 100 ساڵ عیبادەت خێرترە دادپەروەری بۆ چییە بۆ خەڵکە کەواتە دین ناکرێ لە پرۆسەی دەسەڵات و حکومڕانی و سیاست و چونکە مرۆڤ لەکوێ بێت دین لەوێ زۆر سپاس دەکەم مامۆستا دارا کاتم گرتی هیوای لەش ساغی و تەمەندرێژیت بۆ خوازم زۆر سپاس ئەگەر شتێکت ما بێ من لە بیرم چوو بێ دەستان خۆش بێ ئێمە هیوادارین کە لە هەرێمی کوردستانە لایەنە سیاسیەکان بەرنامەی کاریان بێتە خزمەتکردنی خەڵکی کوردستان بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ساڵانێکە لە قەیرانی جۆر بە جۆرە گوزەر ئەکەن لە کاتێکا پێویستە ئەم هاوڵاتیانش پاداش بکرێنەوانێ گەنجە دانامەزرن خانە نشینە عقوبە ئەدرێ موچە خۆرە موچەی پێ نادرێ گەنجە سەری خۆ هەڵەگرێ ئەم وڵاتە بەجێ هێڵێ بەڕاستی ئەمە پێی ناوترێ سیاسەتی تەندروست لە وڵاتێکی دەوڵەمەندە کە لە کاتێکدا داهاتی زۆری هەیە بەڵام لایەنەکانی دەسەڵات دەوڵەمەند بن و خەڵکەکەشی داما و هەژار و لە قەوما بوو. سپاس دەکەم مامۆستا دارا جارێکی دیکە من دانیشتن لەگەڵ جەناب تا زۆر چێژم پێ بەخشێ زۆر لەزەتی لێ بینم سپاس بۆ کاتێکە بە منت بەخشی زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوەش خۆشەویستان گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا دارا سێکانیانی ئەندامی خولی پێشووی ئەنجومەی نوێنەرانی عێراق کۆتایی پێهات شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ